ئازان و خۆشەویستانی ناوچەی دوو لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی نوێی پرسیار هاتینەوە لای ئێوەی خۆشەویست ئازیزان. یەک SMS بنێرا بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕێکتلی کۆم بۆ یۆک و ئەم بەشداربووانە لە بەرنمەی پرسیار بەردەوام بین لەگەڵتان. خۆشەویستان هەروەکو بەڵێنمان پێیا بوون 1000 دلارمان هەیە ئێوە توانن هەر ئێستا یەک SMS بنێرن بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕێکتلی کۆم بۆەوەی ببنە خاوەنی 1000 دلار. ئێستش زۆر کات نابین و ئەچینە لای بەشداربووەکانمان فەرمو خۆت ناسێنە. سۆلیڤان خوێندکارم دوانزە دەستخۆشی بەرنمەکەتان لێکم بەرنمێکی زۆر سەرکەوتووە. زۆر بەخێر بەی سۆلیڤان خان فەرموو. گۆڤان خوێندکاری قۆناغی زانکۆ. قۆناغی چەنی؟ یەک لە مەرحەلەی یەکی تو بەڵام لە چ بەشێکی؟ کارگێڕی کارگێڕی. زۆر بەخێر بێ. سپاس. بەرنامەی پرسیار چۆنە بینیت؟ وەڵای بەرنمێکی سەرکەوتووە هەم زانیاری هەیە و هەم ئیسفادەشی هەیە بوو. زۆر باش زانیاریە بەخشین و زانیاری ژوەرەگرین. زۆر بەخێر بێ. ئەچینە لای بەشداربوویەکی ترمان هەستەکەم لە ئێستەوە هیلاک بووی. چیە وایە؟ دەباشە فەرموو. میران وەرزشکار. بەڵێ وەرزشی چیەکەی کاک میران؟ لە جوانی. لەش جوانی یعنی ئێستا بۆکسێکمان لێوەی تەواوی تر. زۆر بەخێر بێ کاکە میران. زۆر سپاس. با بچینە لەی ئەم گوڵە باخەمان فەرموو. شاگوڵ غەفور مەرحەلە سێی بەشی عەرەبی زانکۆی چەرمە. شاگوڵ خان شعرێکی عەرەبیم بۆ بڵێ خێرە. هیچ لەبەرە؟ لەبەرە نییە. بەس بە عەرەبی قسەم لەگەڵ نەکرد لەبەرەوەی هیچ نازانم. زۆر باشە. ئێستا ئەچینە لای قۆناغی یەکەمان بەڵام یەک SMS بنێرا بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕێکتلی کۆم وەکو ئەم گوڵە باخانە لێرە بەشدار بە. ئەچینە لای سۆلیڤان خان. سۆلیڤان خان ئاگاداریت؟ بەڵێ. زۆر باشە. ئەچینە لای وشەی یەکەمە فەرموو. ئاسانکاری. بەڵێ ئاسانکاری بە دڵنیایی و ئاسانکاری و بۆکەم. ژیان بەمەوە جوانە. ژیان بەمەوە مانای هەیە. هەمومان یەکێک یان چەند کەسێکمان هەیە. هاوڕێتی زۆر دڵنیای؟ بەڵێ. تۆ هاوڕێتی لای تۆ چییە؟ پێناسێکی هاوڕێتیم بۆ بکە. هاوڕێتی باش زۆر شتە. زۆر ڕاستە. هەم قسەکە و ڕاستە و هەم وشەکەش ڕاستە. دەستەکان نەخۆش بێ و هیوادارم کە هاوڕێیەکی باش بی بۆ هاوڕێکانێ. هاوڕێ نزیکەکە و ناوی چییە کە زۆر نزیک بێ لە لێتەوە؟ هاوڕێی زۆر نزیکم خوشکەکان من بە زۆری. بەڵێ. خوا لە یەکتان نەکا و شەڵا هەر بەختەوەرە بن. زۆر باشە. چینە لای وشەی دووەمە سۆلیڤانگیان فەرموو. ئاسانکاری بەدڵنیاییەوە سەبۆتەکەم. ژنە قەیمەکان ئەبەمە مناڵیانە خەوان. لاواندنەوە. کاک میران ڕاستە؟ بەڵێ. لاوانەوە زانی سۆلیڤان؟ نەوەڵا. چۆن لەوانەیە ئێستا نەن کە یان دایک بە لاوانەوە توێنوان بێ وەنیە؟ وڵای لەوانەیە. زۆر ڕاستە. وشەکەت لاوانەوەی دەستخۆشی لێکەم بوویتە خاوەنی 50 دلار تا ئێستا لە قۆناغی یەکەمە. ئەچینە لای کاک گۆڤان بە پێشەوەی بچینە لای پرسیارەکان وەکو سۆلیڤان خان ناوەکەی خۆچی کەرەوە بزانم گۆڤان یعنی چی؟ وەڵا ناوەکەی من بادینیە. بادینیە؟ یعنی خەڵکی بادینانی؟ ناوەڵ. زۆر باشە. یعنی خەفەت. یعنی خەفەت یاخوا قەت خەمبار نەبیت و خەفەت ناخۆی. کاک گۆڤان بچینە لای وشەکە؟ فەرموو. زۆربەی کولێرە و نان لەمە دروستەکرێن. دانەوێڵە. بەڵێ. دانەوێڵە. حەز لە نانی تیریە نانی بازاڕیان نانی جۆ یان نانی سپی کامیان؟ وەڵا نانی بازاڕی ئاتیادی. نانی بازار؟ باڵێ. زۆر ڕاستە. دەستەکانە خۆش بێ و دانەوێڵەیە. چینە لای وشەی دووەمە؟ باڵێ. فەرموو.
ئەم وشەیە لەم ماوەیە کاریگەریەکی زۆری هەبوو لە ناو خەڵکە زۆریش ناخۆش بوو بۆ ئێمە کە کەسێکمانە ڕۆی ماڵاوایی ماڵاوایی و لە کێ کردووە؟ تا ئێستا لە کەس لە ئێستا ئێستا لە کەس نەکردووە؟ ئەم ساڵنا چۆن بزانین تا ئێستا لە کەس نەکردووە؟ والله بڵێم چی زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ و وشەکەت ماڵاواییە دیارە ئەمڕۆ بەشداربووەکانم زۆر زیرەکن هەروەکو بەرنامەکانی تر بوویتە خاوەنی $50 تا ئێستا لە قۆناغی یەکەما و ئەچینە لای کاگمیران ئەچینە لای وشەکانت باشە؟ بەڵێ فەرموو داستانێکی بەناوبانی ئەحمەدی خان ماموزین ماموزین لێرە کێ ماموزینە؟ کەس ماموزین نییە لێرە؟ جا بڵێ هەشتان بێ ناڵێ نەسە ماموزین ماموزین ماموزین؟ بەڵێ دڵنیایی؟ زۆر زۆریش دڵنیایی؟ زۆر بەڵام من پێتەڵێم دڵنیا بە زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ و ئازیزان ئێوە ژەتوانن هەر ئێستا یەک SMS بنێرن وەکو ئەم بەشدار بۆ زیرەکانە لە بەرنامەی 40 پرسیار بەشدار بن بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕەک تلیکۆم زۆر باشە کاگمیران ئەچینە لای وشەیەکی ترە هەمومان کارێکەکەین بۆیە ئەمەمان باش بێ هەموو ئیشێک لە دنیاە بۆ ئەمەیە ئەمانوێ ئەمەمان باشتر بێ دەی خێراکە ئاگاد لە کات بێ حەز ناکەی گوزەرانە باش بێ گوزەران بێگومان بێگومان قەی ناکە مشکلە نییە و کاتی زۆرە ماوە و پرسیار و وەڵام و زۆر ماوە هیچ بێخەم بە ئەچینە لای شاگوڵ خان هەستە چۆنە ئێستا لە بەرنامەی 40 پرسیارای هەستێکی خۆشمەیە بەڵێ بەرنامەکەتان زۆر سەرکەوتۆ دەست خۆشیتان دێت زۆر سپاس بەرنامەکەمان بە ئێوە سەرکەوتووە شاگوڵگیان ئەچینە لای وشەکانە بەڵێ فەرموو هەمومان بە مناڵی ئەم وشێمان کردووە گاگۆڵکێ گاگۆڵکێ شاگوڵ خان مناڵە هەیە؟ نەخێر نیتە بەڵێ. شەڵاخوا بەیبێکی زۆر جوان زۆر تایاتێ سپاس دەکەم زۆر دڵنیای؟ بەڵێ زۆر ڕاستە وشەکەت گاگۆڵکێیە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس. شاگوڵگیانە چینە لای وشەیەکی ترە فەرموو بەڵێ ئێستا ئێوە پێویستان بە منە هەر چوارتان ئاوا بم لەگەڵتان ئەمەتان هاریکاری لەگەڵە بکەم بەڵێ هاریکاری تۆ پێویستە بە هاریکاری من هەیە؟ بەڵێ زۆری جوانی ئەمڕۆ بەڵێ من هاریکاریتانەکەمی هەمووتان زۆر سپاس. ناڵم فەکتان کرد لە هیچ وشەیەک و لە هیچ پرسیارێک زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە ئەوەی لە تواناما بێ یارمەتی هەر هەمووتانێم دەست خۆش زۆر باشە ئەی ئێوە چی بۆم دەکەن بەس زیرەک بن زۆر باشە ئەچینەوە لای سۆلیڤان خان سۆلیڤان هەر حەزەکەم پێ بڵێم سلۆڤان نازم وا بەدەممایەت زۆر باشە ئەچینە لای وشەکەت فەرموو با بچینە لای وشەی سێم ئاسانکاری جاروبار کە شتێکمان لە کیسە چێ ئەڵێن تازە ئەوە بوو مەسەلەیەکی کوردیش لەسەر ئەمە هەیە سەی وشەکەتکە جاروایە بۆ تەمەنیش بەکارێنین تۆ
تەمەنە بانەی بردووە بابردوو دوای کڵاوی بابردوومەکەوەوە لەسەر ئەوە هەبوو باشە دەستەکانە خۆش بچینە لای وشەیەکی ترە فەرموو ئەمە دوو زۆرداری؟ جۆری هەیە بەڵێ زۆرداری نەخێر بۆستە دوو جۆری هەیە معنەوی و جەستەیشی هەیە ئەگەر بە جەستەیی وامان لێبێ پێویستە تیمار بکرێن ئەیزانی بەداخەوە ئەچینە لای کاگۆڤان چی بوو شەکە؟ زامدار زامدار با تا ئێستا زامدار بووی سۆلیڤان نەخێر زامدار نەبووی؟ نەخێر یاخوا قەت زامدار نەبی سۆلیڤانگیان ئەچینە لای کاک گۆڤان ئامادەیت؟ بەڵێ زۆر باشە ئیشەڵا وەکو ئەو وشەی کە ئەوە زانی ئەنەکەی خۆش دەزانێت ئینشاڵڵا فەرموو ئەلەمەیە چێژ لێنین قابلەمە قابلەمە وە قابلەمە بەڵێ لە قاپی فافۆنا و لە کەوچکۆمانەیە ئیسکیلانان خواردووە ستیل و مسیش مسیش زۆر خۆش کامیان تامی زۆر خۆشترە وەڵام مس مستامی خۆشترە خۆشە بگەڕێنەوە بۆ لادێکان ئاوا دانیشین لەوانەیانان بخۆین دەستەکانە خۆش بێ زۆر ڕاستە وشەکە زۆر باشە چینە لای وشەیەکی ترە فەرموو کە شوێنێک زۆر گەورە بێ ئەم وشەی بۆ بەکارێنین فراوان بەڵێ زۆر دڵنیای بەڵێ فراوان وەریگرم زۆر ڕاستە کاتیش تەواو بوو دەستەکانە خۆش بێ و وشەکەت فراوانە ئەچینە لای کاکمیران ئامادەیت؟ بەڵێ فەرموو هەموو کاتێک ئەم وشێمان پێویستە هەموو کاتێک ئەم شتە بۆ چ شتێ بەس بۆ مای قسە بکەی ئاگات لە مای پێ بەڵێ بۆ چ شتێ پێویستمانە بۆ کەس پێ و بڵم هەرچیەکیە بەمە قسەی لەگەڵاکەیت ئەبێ ڕۆژانە ئەبێ ئەمە وا بکەی بەداخەوە ئادیزام کاتژمێرە لە دەستایە نەخێر کاتژمێرە لە دەستانیە بەداخەوە کاتژمێرە وشەکە بقەی ناکە کاکە میران نەمتوانی باسی دەستکەم لەبەر یەکسەر وازەح بۆم زانی ئەو زانی زۆر باشە چینە لای وشەکەی ترە بۆ ناو بەکاریەت ئەم وشەیە کە ئەچینە کێشەیەکیشەوە هەوڵین ئەمە بین هەوڵین ئەمە بکەین ئەچینە کێشەیەکی ناخۆشەوە هەوڵین ببێ بەخوا ئەمڕۆ بە ئاسانی دەرباز ناوێتەوە کاک میران بیرکەرەوەلەی وشەکان زۆر ئاسانە ئەگەر سێریکەی من زۆر ئاسانیەکەم بۆت من کە باسی کێشەم کرد ینی دەربازە بی لە کێشەکەەوە نیە قەیناکە کێشە نییە و ئەچینە لای شاگوڵخان فەرموو شاگوڵخان لە بەرەبەیان ئەم وشەی پێوترێ کازیوە بەڵێ زۆر دڵنیای دڵنیانیت بەڵێ بەس کامیان کازیوە. چی وەرگرم کازیوە بەڵێ کازیوەی دەمبەیان جوانە بەلای تۆ پێشەوەی کە خۆر هەڵبێت بەڵێ زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ
زۆر باشە. ئازیزان یەک SMS بنێرن بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕەکلی کۆم بۆی وەکو ئەم بەشداربوانە لە بەرنامەی چل پرسیار لەگەڵمانە بن. بچینە لای وشەکەی ترن بەڵێ. فەرموو. ئێستا تو هاتووی ئەمە بکەیت. قازانج. قازان بەڵێ. هەر دیارە هەر چوارتان بۆ قازانجکردن هاتون. بەتەمای چەند بەریتەوە شاگوڵ؟ وەڵی نازانم. نازانی بەڕای خۆت وەڵی چەنە؟ بەڕای خۆم نازانم. هەر چەندێک بێت. هەر چەندێک بێت. بەڵێ. زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ. ئێستا یەکی یەک گوشەتان ماوە هاوڕێیان ئاگاتان لێبێ ئەچینەوە لای سۆلیڤان خان. سۆلیڤان خان ئامادەی؟ بەڵێ. فەرموو. سۆلیڤانگیان فەرموو. یاریەکی مناڵانە گەورەش جاری وایە ئەیکات. ئێستا کەمیش باوی ماوە ئایپات هەموو شتێکی بیر بردوینەتەوە. ئەم تەکنەلۆژیا نوێیانە هەموو شتێکی بیر بردوینەتەوە. باش بیری لێ بکەرەوە. ئەشخولێتەوە. مزراح. زۆر باشە کاتە یەک سانیە و مابوو دەستەکانە خۆش بێ و زۆر ڕاستە زۆر باشە. ئەچینە لای ئەم بەشداربووی کەمان کاک گۆڤان. کاک گۆڤان ئامادەیت؟ بەڵێ. فەرموو. هەمومان پێویستمان پێیەتی ڕۆژانە. نووسن. نووسن بەڵێ. ڕۆژی چەند سەعات دەخەویت؟ وەڵا حەوت. حەوت بۆ هەشت. ناچێتەش ناچێتە هەشت؟ بەخوا خەو خۆشە. خۆی لە ڕووی تەندروستیەوە پێویستمان بە 8 ساعتە. وای بێ 8 ساعت بخەوین. بەڵێ. زۆر ڕاستە وشەکەت نووسنە دەستەکانە خۆش بێ و ئەچینەوە لای وەرزشکارەکەمان. فەرموو. هەموو ماڵێک هەموو وڵاتێک هەموو شوێنێک پێویستی بە ئەمەیە. ئیشکردن؟ باشتر سێریکە. هەموو هەوڵەین ئەمە بەرقەرار بێ. ئاشتی. ئاشتی؟ بەڵێ. ئاشتی. ئاشتی؟ بەڵێ. زۆر ڕاستە وشەکەت ئاشتیە دەستەکانە خۆش بێ. ئەچینە لای شاگوڵخان. شاگوڵخان کۆتا وشەمان لە لای توێ. فەرموو. یەکێک کە تاوانێکەکە ئەمەی لە دژی ئەەکەن. بەڵێ لە دژی بەکارێنێ. بۆ مای قسە بکە گوێم لێو نییە. کەسێکە تاوانێکەکە بەڵێ نازانم. کەسێک کە تاوانێکەکە ساحیبی حەقەکە ئەچێ ئەمە کا لە دادگا. زۆر ئاسانە. ئێستا سکاڵاو لەسەر تۆمارەکەم شاگوڵ. دەستەکانە خۆش بێ قەیناکە کاتی کەتان ماوە ئازیزان. هیوادارم کەستان تیڤەکانتان نەگۆڕن لەبەرەوەی چل پرسیار بەردەوامە. هەر ئێستا یەک SMS بنێرە بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕەکتلی کۆم بۆ ئەوی لێرە خۆت ببینیتەوە. ئێستا ئەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێم بۆ لات. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئێمە ئێستا لە قۆناغی دووەمی بەرنامەی چل پرسیارین. ئەگەر زانیاریت پێەیە ئەوە وەکو ئەم بەشداربوانە یەک SMS بنێرە بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕەکتلی کۆم بۆ ئەوی لە بەرنامەی چل پرسیار خۆت ببینی. با زۆر کات نەگرین و ئەچینە لای سۆلیڤان خان. سۆلیڤان خان ئامادەی؟ بەڵێ. فەرموو. من پرسیارەکەت بۆ خوێنمەوە پرسیارەکانمان هەمووی گشتین ئاگادار بە زۆر بە باشی بیری لێ بکەرەوە باشە؟ فەرموو.
کام لەم هونەرمەندانە لە گوندی دووگردان لەدایک بوو؟ حەسەن سیساوە، عارەب عوسمان، هۆمەر دزەیی، زیاد ئەسعەد. حەسەن سیساوە حەسەن سیساوە، زۆر دڵنیای؟ دڵنیا نیم. دڵنیانیت. ئەی چۆن ئەڵێ حەسەن سیساوە کە دڵنیاشنیت؟ زانیاریم نییە لە زانیاری و لەسەر نیە هەر بە دووبەختی وتێ. بەڵێ وەری گرمیان ئەیگۆڕی؟ با زیاد ئەسعەد بێ. زیاد ئەسعەد بێ. وەڵامی کۆتایی و کاتیش تەواو بووە بەداخەوە زیاد ئەسعەد نییە هۆمەر دزەی بەداخەوە. لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ هونەرمەند هۆمەر دزەیی هیوای تەمەندرێژی بۆ خوازین ئەچینە لای پرسیارێکی تر. ستیڤن ساسۆن لە ساڵی چەنەوە کامێرای دیجیتاڵی داهێناوە؟ 1970 1992 1975 1969. ستیڤن ساسۆن 1992 1992 وڵی من پرسیار لە تۆکەم. تا 75 بێ. 75 بێ؟ بەڵێ وەریگرم وەریگرم کاتماوە تەواو زۆر ڕاستە. بە دووبەختی هێنای زۆر باشە دەستەکانە خۆش بێ ئەچینە لای کاکۆفان. کاکۆفان ئامادەیت؟ فەرموو. سلڤادۆر دالی گەورە هونەرمەندی ئیسپانی لە چ بوارێکی هونەردا کاری کردووە؟ شانۆ، میوزیک، نیگارکێشان، شعر. میوزیک. میوزیک؟ بەڵێ. زۆر دڵنیای؟ نیگارکێشان. نیگارکێشان؟ بەڵێ. کامیان وەرگرم؟ نیگارکێشان. نیگارکێشان. چاوەڕێی کاتەکەی یان نا؟ ناوە. چاوەڕێی کاتی بۆ مەکەن باکات بوەستێ و بە دووبەختی هێنای زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە. ئەچینە لای پرسیارێکی تر. شاعیر و ڕووناکبیر ئەخۆل ساڵی چەند کۆچی دوایی کردووە؟ 1993 1988 1980 1990. هزار و نۆسە و نەوسێ. نەوسێ؟ بەڵێ. وەریگرم؟ بەڵێ. بە دڵنیاییەوە وەریگرم؟ وەڵا بەڵێ. زۆر دڵنیایی کە 1993 نەوەڵە بەس با 1990 بێت. 1990 بێ؟ تەواو؟ بەڵێ. بەداخەوە 1988 بەداخەوە قەی ناکە سەر لە خۆتان تێکمێن زۆر بە باشی بیری لێ بکەنەوە ئەیزانن هەلور بەلووری شێکی بۆ بکەن هەر ئەبێت وەنیا دەستەکانە خۆش بێچینە لای کاگمیران. کاگمیرانی وەرزشکار بەڵێ وەرزشی چێ بۆ هاتووە؟ بەڵێ. یەکەم یاری مۆندیالی 2014 لە نێوان کام هەڵبژاردانە بوون؟ بەرازیل کامیرۆن، بەرازیل ئەڵمانیا، بەرازیل کرواتیا، بەرازیل و جەزایر. بەرازیل کرواتیا. بەرازیل کرواتیا. چەند و چەند کۆتایی هات؟ 3-1. 3-1. بەڵێ بەرازیل 3-1 بۆ بەرازیل. دیارە هاندەری بەرازیل. بەڵێ بەڵێ خۆمان دەری بەرازیل. دەوەڵی دڵێ ناشکێن و کاتی بۆ ڕاگرن و زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ. لە پێشوی بینە بەرنامەکە پێ وتم پرسیاری وەرزشیم لێ بکە زۆر باشە. بەڵێ. بەس چانسێکی زۆر بەقوتە هەبوو ڕێک هاتە سەر پرسیارە وەرزشێکە بۆ تۆ. هیوادارم لە بوارەکانی تری شاهەر زیرەکبی دەستەکانە خۆش بێ. یەکەم جاروشەی ئۆپێرا لە کام وڵات بەکار هاتووە؟ ئەڵمانیا، یۆنان، ئەمریکا، ئیتالیا. ئۆپێرا. یۆنان. یۆنان؟ بەڵێ. دڵنیای؟ ناوەڵە. ئەمە وەرزشی نیە یەکسەر بزانی نقطە بە نقطە. با ئیتالیا بێت. با ئیتالیا بێن؟ بەڵێ. من کامیان وەرگرم ئێستا؟ ئیتالیا. ئیتالیا؟ بەڵێ. بە دڵنیایەوە وەریگرمیایی گۆڕیت؟ وەریگرم. وەریەگرم.
منیش وەڵامەکەی کاگمیران وەرەگرم و زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر باشە ئەچینە لای شاگوڵ خان شاگوڵە ترسی نەخێر هیچ ناترسی ئەمڕۆ بەشداربووەکانم زۆر باشن زۆر زیرەکەن لە هیچ شتێک ناترسن و لە کامێرا ناترسن وەنیە زۆر باشە باشترین یاریزانی ئاسیای ساڵی 1970 کام یاریزان بوو علی دایی مەجید عەبدوڵڵا ئەحمەد رازی کیم جۆ سۆن هەیزانی تۆ علی دایی علی دایی بەڵێ تۆش یەکەم جار هاتیتی بخوا وەرزشی هیچ نازانم نەوەڵڵا خانمەکانمان زۆر لە وەرزشیە ترسن بۆچی؟ بەس میسی و ڕۆناڵدۆ ناسن پێی نەڵێی تۆ کاک میران ڕێک $20 ڕوا بۆ ئەو باکیم جۆسان کیم جۆسۆن بێ بەداخەوە کێ بوو کاک میران؟ رازی ئەحمەد رازی زۆر ڕاستە ئەحمەد رازی بەڵام بۆ تۆ هەڵەیە دەستەکانت خۆش بێ ئەچینە لای پرسیارێکی تری شاگوڵ خان بەڵێ دڵم تەنگە وەک خونچەی دەمی تۆ سرم گێژە لە گێژی پەرچەمی تۆ سەر و ماڵ و ژیانمدا بە ماچێ کەچی وتت پێت نایم زۆری من کەمی تۆ ئەم پارچە هۆنراوە هی کام شاعیرانەیە هەژار پیرەمێرد حەمە ساڵح دیلان شەریف سنەی حەمە ساڵح دیلان وەریگرم من چوار هەڵبژاردەم ماوە بە ئێوە ئەم پارچە شعرش هونەرمەندی بەتوانە ئەش دەروەهبی کردوێتی بە گۆرانیش ئەگەر گوێت لێ بوو بێ هەژار هەژار کامیانەڵی ئێستا کامیان وەرگرم حەمە ساڵح دیلان حەمە ساڵح دیلان وەریگرم وەڵاهی کات ئاگات لێ بێ بەڵێ وەریگرم و بەڵێ و بەڵام بەداخەوە وەڵامی دووەمە ڕاست بوو هەژار بوو بەداخەوە قەیناکە بۆ پرسیارەکانی تر ئەچینە لای سۆلیڤان خان سۆلیڤان خان چی بۆ بەشداربوواناڵی کە خانم من وەکو تۆ ئەیانەوێت بێنە بەرنامەی چل پرسیارەوە تەنها کورتەنامەیەک بنێرن بۆ 24 شانزەی ئاسیاسێ زۆر باشە کۆڕێک 26 26 دوانزەی دوانزەی کۆڕێک کۆڕێک کلیکۆم زۆر باشە هیچ کات حەزە نەکردووە کە بی بە پێشکەشکار بیرم لێ نەکردوێتەوە بیرە لێ نەکرێتەوە نەخێر دوایەوە بیری لێکی تۆ کە دوایان بەرنامێ ئیشەڵڵا ئەگەر خۆشە خوێندنم تاوا کرد و گەشتمەوە ئاستەی خۆم دوایەوە بیر لە کاری کەشەکەەوە بە دڵنیاییەوە هەر سەرکەوتوبی ئەچینە لای پرسیارەکان هیوادارم هەمووی بزانیت هەر هەمووتان نەک سۆلیڤان خان باشە با دڵتان لێم نێشێ ڤالدێراما بۆ کام لەم هەڵبژاردانە یاری کردووە کۆلۆمبیا پاراگوای ئۆراگوای شیلی پاراگوای پاراگوای سێری کاگمیرانە کازانە کاگمیران پێڵێتەوە بەڵێ ڕاستەکەی منە ئێمە دەستۆ هەموو وەرزشیەکان ئێمە دەستۆ ئاگات دێبێ بۆ مایکش سەرپێگینا وەرزشەکانە پێ ناڵم پاراگوای پاراگوای زۆر دڵنیای دڵنیانیم دڵنیانی بەڵام بەداخەوە کوێیە؟ کۆلۆمبیا کۆلۆمبیا زۆر ڕاستە کۆلۆمبیا بەڵام بۆ تۆ هەڵەیە دەستەکانە خۆش بێەوە چینە لای پرسیارێکی تر کام لەم باڵندانە ددانی هەیە کۆتر چۆلەکە کە و قاس کەو کە و وەریگرم با قاز بێ با قاز بێ هیچ کات قاز ڕاوی نەناوی نەوەڵە وەریگرم بەڵێ گۆشتی قازە خواردووە نەخێر نەشە خواردووەویش خۆش نییە زۆر ڕاستە قازە دەستەکانە خۆش بێ و قاز دانی هەیە باشە بچینە لای کاگۆڤان کاگۆڤان ئامادەی لە وەرزشیە باشی وەڵا باش زۆر باشە یانەی یۆڤانتۆسی ئیتاڵی ساڵی چەند دامەزراوە 1900 1990 1904 1988 1990
1904 1904 بەڵێ وەریگرم بەڵێ تۆ دڵنیای لە وەڵامەکە والله نەوەڵا باس 1904 با هەر 1904 بێ بەڵێ تەواو تاو دە بەداخەوە چەنە 1900 هزار و نا بەداخەوە 1970 لەمەیانە تۆزێ من باشتر بووم ئەمڕۆ پێشبڕکێکە لە بینی من و تۆیە بەڵێ دەستەکانە خۆش بێ زۆر چاکە کاگۆڤەنە چینە لای پرسیارێکی کە بەڵێ کاک گۆڤان بەناوکە و بە هەڵە نەڵێم ژان پۆل سارتەر ئەدیبی بەناوبانگ خەڵکی کام وڵاتە ئیسپانیا فەڕەنسا ئەڵمانیا کەنەدا بەباشی بیری لێ بکەرەوە پەلەمەکە فەڕەنسا فەڕەنسا بەڵێ وەریگرم بەڵێ فەڕەنسا فەڕەنسا زۆر دڵنیایی ناوەڵا. ناشی گۆڕی زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە ئەچینە لای کاک میران ئامادەیت بەڵێ فەرموو کاک میران پێش بچینە لای پرسیارەکان هەستە چۆنە لە بەرنامەی چل پرسیار بەشدار بووی بێگومان هەستێکی خۆشە هیوادارم هەچ کەسێکیش ئارەزووی بەرنامەکە کات کورتە نامەیە بنێرێت بۆ 24 شانزەی ئاسیاسیال 26 دوانزەی. دوانزەی کۆڕە تیلیکۆم بۆیە منیش پێتان ئەڵێم بەشداربووەکانم زۆر زیرەکن شۆرکۆدەکانیشیان لەبەرە منیش پێتان ئەڵێم یەک SMS بنێرە بۆ 24 شانزەی ئاسیاسیال 26 دوانزەی کۆڕەک تیلیکۆم وەکو ئەم بەشداربوانە لەگەڵمان بە باشچینە لای پرسیارەکەی تۆ بەڵێ بنتلی یەکێکە لە گران بەهاترین ئۆتۆمبیلەکانی جیهان لە ساڵی چەندەوە بەرهەمیان لە بازاڕەکانی جیهاندایە 1990 1950 1939 1940 1950 1950 بەڵێ بەڕاستی زۆرم حەز لێ من بنتلی حەز ناکەی تۆ پێ بێ بێگومان هەموو کەزارە سوەکەن بێگومان هەمومان ئارەزۆکەین بنتلیمان پێبێ بەڵام دوجار وەڵامێکمەوێ بە باشی سێری کە وەڵامێکم پێ بڵێ بە 1939 بێت سیونەوە بێ بەڵێ وەریگرم بەڵێ 1950 یەکەم جار وتی هەڵە بوو 1939 هەڵە بوو 1990 بەداخەوە قەیناکە بەڕاستی چل پرسیار زانیاریشتان پێ بەخشێ و زانیاریش لە ئێوە وەرەگرێ وەنیە بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەچینە لای پرسیارێکی تر درێژی ڕووباری دیجلە چەند کیلۆمەترە 1900 کیلۆمەتر 2900 کیلۆمەتر 1700 کیلۆمەتر 1750 کیلۆمەتر ڕووباری دیجلە 2900 کیلۆمەتر 2900 کیلۆمەتر بەڵێ چی بۆ ڕووباری دیجلە نەخێر نەچویت نەخێر بەغاشە نەبینیوە نەخێر بەخاشم نەبی وەریگرم بەڵێ زۆر دڵنیای ناوەڵا دڵنیانی بەس دڵنیانیت بەداخەوە 1900 کیلۆمەترە بەداخەوە قەیناکە کاتێ ماوە و ئەچینە لای شاگوڵخان شاگوڵخان ئامادەی بەڵێ فەرموو شاعری بەناوبانگی عەرەب ئەحمەد شەوقی خەڵکی کام وڵاتە عێراق سووریا میسر ئەردەن عێراق عێراق بەڵێ بۆ یەکسەر بەشدار بۆکانم خێرا وەڵامێکمێنێ بۆچی بیری لێ ناکەیتەوە لەوانەشە ڕاستیشکەی بەڵام من پێم باش نییە یەکسەر وەڵام بنەوە پێم باشە بیرکەنەوە زیاتر اینجا وەڵام بنەوە سی چرکەتان هەیە ئەتوان لەو سی چرکەیە بە باشی وەڵام بنەوە میسر بەڵێ میسر من نازانم من پرسیار لە تۆکەم وەڵامێکم بەرێت تا کات تاو نەبووە عێراق عێراق بەداخەوە میسر تۆ دایمەن لە دوو بەختیەکان تا دووەمیان باشە بۆ تۆ بە قسەمەکەی مەیگۆڕە ئەچینە لای پرسیارێکی ترە شاگوڵ بەڵێ ئیدوارد ناوی پادشای چ وڵاتێک بووە ئینگلاند فەڕەنسا ئەڵمانیا نەرویج نەرویج
نەرویج بەڵێ تۆ بینەری بەرنامەکانی چل پرسیاری هی ڕابردوومان بەڵێ تا ئینگلاند بێ با ئینگلاند بێ بەڵێ تەواو بەڵێ ئیلهام بە بۆ هاو زوو ئیلهامیان بۆیە بەشدار بۆکانم زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ و لە بەریتانیا بووە بەڵێ ئینگلاند زۆر باشە ئەچینە لای سلۆڤان خان و سلۆڤان سۆلیڤان منم ناوی تۆ فێر نابم کۆتا پرسیار تا ئاگاد لێبێ ئەمەد بۆ خەمەوە ڕوومەتی وەک گوڵی بێگەرد زوڵفی خاو ئاوریشمێکی زەرد چاوی کاڵ ئەگەر چی نەرمە بەڵام نیگای ئێجگار گەرمە هی کام شاعیرەیە گۆران کامران مکری قانع مەولەوی ئەم پارچە شێعرە هی کام شاعیرەیە کامران مکری کامران مکری ئەو گۆرانیم بۆڵێ ڕوومەتی وە گوڵی بێگەر زوڵفی خاو ئاوریشمێکی زار بە چەند ئاوازێکی جیاژ وتراوە با گۆران بێ کامیان بێ کامران مکری کامران مکری زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئادە بۆم بڵێ لەبەرم نییە وڵە من لەگەڵ تا یارمەتی تێم لەبەرم نییە لەبەرن بەری نییە بەس پرسیاری لەبەرە و پارەوە دیرێ دەستەکانە خۆش بێ کێشە نیە چینە لای کاگۆڤان بەڵێ ئازۆکە شاکەی ببوورە ئازۆکە شایەکی بەناوبانگی کام وڵات بووە چینەکان هندیەکان ئێرانیەکان ئەرمەنەکان چینیەکان چینیەکان بەڵێ هیچی لەسەر ئەوە نەخوێنوە نەوەڵای زانیاری نییە لەسەری زانیاری بەس نییە لەسەری. چینیەکان زۆر دڵنیای وەڵا زۆر دڵنیا نیم بەڵام پێچەی چینیەکان پێچە چینیەکان بێ بەڵام منیش پێت دەڵم پێچێ هندیەکان بێ دەستەکانە خۆش بێ خەی ناکە گوێی مێرێ دنیا هەروە ناوێ ئامادەی کاگمیران بەڵێ فەرموو شاری ئامەد ناوێکی تری هەیە کام لەم ناوانەیە مەهاباد دیاربەکر وان ئەرزروم دیار بەکر دیاربەکر بەڵێ زۆر دڵنیای بەڵێ ئامەد شارێکی زۆر خۆشە بەڵێ چیت بۆ ئامەد نەخێر ئامەد شارێکی کوردانە کوردانی باکوورن زۆر ڕاستە ڕاستە زۆر دڵنیای بەڵێ زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە کۆتا پرسیارمان لە شاگوڵە بەڵێ مانگی ڕەشەمەیە لە چ وەرزێکدایە هاوین بەهار زستان پاییز زۆر زستان. ئاسانە زستان با کات نەمێنی و لەبەروی زۆر ئاسانە زستانە دەستەکانە خۆش بێ و زۆر ڕاستە شانس ئێستاش ئێستا مانگی ڕەشەمەیە بەڵێ دەستەکانە خۆش بێ ئێمە ئێستا پرسیارەکانمان تەواو کرد لە قۆناغی دووە مابوون قۆناغی دووە میشمان تەواو کرد بەڵام یەک SMS بنێرا بۆ 24 شانزەی ئاسیا سێڵ 26 دوانزەی کۆرە کلیکۆم بۆی لەگەڵ ئێمە بەشدار بیت و تیڤەکانیشتان مەگۆڕن من ئەگەڕێمەوە لاتان ناوبڕێکی کورت و ئەگەڕێمەوە. ئازان دووبارە سڵاوتان لێبێ هەر ئێستا یەک SMS بنێرە بۆ 24 شانزەی ئاسیا سێڵ 26 دوانزەی کۆڕەکتلیکۆم ئێستا ئێمە لە قۆناغی سێمی بەرنامەی چل پرسیاران هاوڕێیان ئاگاتان لێبێ ئێمە چل پرسیارمان کردو و $1000 بەخشیوەتە ئێوە ئەم قۆناغە زۆر هەستیارە ئاگاداری بن بە باشی ئەبێ زۆر بەزیرەکانە بیری لێ بکەیتەوە بە خێرایی وەڵام بیتەوە بۆ ئەوەی کاتە نەڕوا باشە ئێستا ئامادەن بۆتان بخوێنمەوە بەڵێ فەرموو بەڵێ
ئەچینە لای پرسیاری یەکەم کام وڵات زۆرترین ڕێژەی مسلمانی تێدایە؟ هندستان، ئەندەنوسیا سعودية سین، ئەندەنوسیا إيران عراق ئێران، مالیزیا مصر پاکستان، بغداد دەی كازاخستان نەخێر هندستان، نەخێر القاهرة قطر إمارات سعودیا تركيا دەی تورکیا، نەخێر هندستان ماليزيا دەی تایوان، دەی ئاگاتان لێبێ باکستان نەخێر من گوێم لە ئێوە گرتووە هەر کاتێک ڕاست بوو ئەندەنوسیا نییە؟ پێتانەڵم ڕاستە بەڵێ ئەندەنوسیا نەخێر يمن ئێران ئاگاتان لە کات بێ تا پاکستانیش هات بەڵام بەس ئەفغانستانتان نەوت ئەفغانستان بەداخەوە ئەوایەکی 25 دۆلارتان لێڕۆی باشە ئەچینە لای پرسیاری دووەم یەکەم ترافیک لایت لە کام شار دانرا شارەڵێم لەندەن. ناڵێم لەندەن زۆر ڕاستە ئەوە 75 دۆلاری هاوڕەکانت هاتە لای تۆ پێیانەڵی چی دەستخۆشیان لێگوم بە دڵنیایەوە بێ دەست خۆشیان لێ بکەی کاک گۆڤان یەکسەر زانیت کە لەندەنە وەڵی پێشتر بیست بوومەوە پێشتر بیست بوون باڵ لە ساڵەکەی نازانیت ناوەڵا بەس هزار و منە و زانیاریەم بە تۆ 1960 دەستەکانە خۆش بێ ئەچینە لای پرسیاری سێەم سپاسیان لینۆمارت داهێنەری چییە؟ سپاسیان لینۆرمانت داهێنەری چییە؟ تەلەفۆن، بەڵێ تەلەفۆن، نەخێر کامێرە نەخێر ئینتەرنێت شات بەڵێ شات نەخێر لايف دەی چل پرسیار پێویستی بە زانیاریکی باش هەیە پێویستە چل پرسیار زیاتر بزانی و بیتە بەرنامەی چل پرسیارەوە أوتومبيل نەخێر مایک چەک كاميرا نەخێر دەی هەستەکە مەیزانی کاک میران دەی تۆ کاک گۆڤان وەڵا سپاسیان لینۆمار کۆمپیوتەر، لینۆرمان سپاسیان لینۆمار داهێنەری چییە؟ دەی کات نەما بەداخەوە پەڕەشوت بەداخەوە قەیناکە ئەوایەکی 25 دۆلاری کەو لێ ڕۆی 75ەکە هەین نەبوو دەستەکانە خۆش بێ کاک میران ئاگادار بە باشە؟ زۆر باشە یەکەم ڤایرۆس کە لە کۆمپیوتەری یا ناوی چی بوو؟ زۆر ئاسان HTC نەخێر هۆ شەریکێ ئاڤێرە بەڵێ ئاڤێرە نەخێر ناوەکەیم پێ بڵێن زۆر ئاسانە ئاگاتان لە کات بێ بەشداربووەکانم زیرەک بوون بۆیان لێ هاو کات خەریکە نامێنێت ئاگاتان لە کات بێ دەی نازانم بەداخەوە کە وشەیەکی زۆر ئاسانە و کاتیش تەواو بوو کە وشەیەکە لەلایەن پاکستانیەکەوە دروستکە برین باشە بەداخەوە قەیناکە ئەچینە لای پرسیارێکی تر هەرەڵێم قەیناکە بەڵام بە قەیناکە هەموو پارەکانتان نەڕوا لەسەر دراوی $10 ئەمریکی وێنەی کام سەرکردەی ئەمریکیە جۆرج واشنتۆن، نەخێر فرانکلین زۆر ڕاستە فرانکلین بینجامین زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ
کاگۆڤان بەڕاستی لە قۆناغی سێمە هەستەکەم باشن بەڵام لە خۆتانی تێکێن نازانم بۆ ئەوە بە باشی بیر ناکەنەوە لە قۆناغی یەکەم و دووەما زۆر باش هاتن بەڵام هیوادارم چەند پرسیارێکی کەتان ماوە ئەو پارانە لە کیس خۆتان نێن زۆرم پێ ناخۆشە لە کۆنتترۆلەوە پێمەڵێن کە یەکێک لە بەرنمەکە تا ئەبێ ماڵاوایی بکە کامتانن کاک میران بەداخەوات کاک میران ئێمە بەهاتنی کەسانی وەکو ئێوە زۆر گەورابین زۆر زۆر بەخێر بێ من هیوادارم هیوادارم هەر سەرکەوتوو بن و بەرنامەی جوانتر و باشتر پێشکەشکە زۆر سپاس ئێمە بەرنمەکانمان بە ئێوەی بینەر و بە ئێوەی بەشدار بۆ جوانە هیوادارم کە هەر یەکێک گێتە ئێرە وەکو کاک میران لە پێشا زۆر باش بووی بەڵام بەداخەوە لە دوایە قەیناکە زۆرترین پارەیان لێبردی ئەویش یەخی کاگۆڤان بگرە ئێمە نەبووین دەستەکانە خۆش بە هیوادارین هەر کەسێک ئێوە وەکو کاگمیران بێتە بەرنامەی چل پرسیار ئەوە یەک SMS بنێرێ بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕەکتلیکۆم زۆر زۆر بەخێر بێی کاگمیران بەخێر بێی خوات لەگەڵ ئێستا سێ بەشدار بوومان ماوە بەڵام بەداخەوە کاگمیران ڕۆی کە من حەزم ناکرد ئەو بەشدار بووەمان جێگەکەی بەتاڵ بێ بەداخەوە ئەچینە لای پرسیارێکی تر بەشداربووەکان پێشوەی بچمە لای پرسیارەکانمان ئەو دوو خانمە ئاگادارەکەمەوە ئاگاتان لە خۆتان بێت باشە؟ بۆنفۆنی گۆڵپارێزی یانەی یۆڤانتۆز لە ساڵی چەنەوە لەو یانەیە یاری دەکات ئەوە ئێستا کاکبیرانی لێ بووە یەکسەر 1965 نەخێر 1975 1975 1989 نەخێر 1990 ئێستا 1991 بەرخۆیەوە ئیڵێ 1992 2002 نەخێر 1988 بیڵە دی 1995 نازانم 93 ئەڵێن بیڵێن لە 1990 1971 1978 باشا گوڵخان لە پرسیارەکەی من تێگەیشتن بۆ فۆن لە ساڵی چەنەوە بۆ یۆڤانتۆس یاری کردووە یاریە کات 2003 نەخێر 2004 نەخێر 2005 2001 2001 زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێن لە کۆتایی کاتەکە تا بەباشی زانی و دەستەکانە خۆش بێ ئەوە 50 دۆلاری هاوڕێکەت هاتە لای تۆ باشە بەڵام بەداخەوە شاگوڵخانە بێ ماڵاوایی لە تۆش بکەم گرنگەوە نییە لە بەرنامەی چل پرسیارە پارە بەریتەوە بەلای منەوە من حەزەکەم هەمووتان پارێکی باش بەدەست بێنن بەڵام بەداخەوە یاسای بەرنامەکەمان وایە کە ئەبێت یەکێک یان دوانیان هەر کەسێک بێ ئەبێ بڕوا لە بەرنامەکەمانە باشە بەڵێ دوا کۆمنتی تۆ چییە؟ دەستخۆشی بەرنمەکەتان لێکم بەرنمەیەکی جوانە و سوودێکی زۆر بە بینەرەکەی ئەگەێنێت هیوادارم سەرکەوتوو بن و زیاتر پەرە بدرێ بەم بەرنامە زۆر جوانین خانمی قەشنگ هیوادارم کە لێمان زویر نەبیت لە بەرنامەی چل پرسیارە لەبەرەوەی یاساکەمان ئاواهەیە زۆر زۆر بەخێر بێ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بەداخەوە ئەم خانمە شۆخ و شەنگەش بەجێی هێشتین ئێستا یارێکە لە نێوان دوو ناوە قورسەکەیە سۆلیڤان و گۆڤان منیش لە نێوان تاناوەسم و ئەبم بە حەکەمێک بۆتان باشە؟ فەرمون بەیەکەوە گەورە بووین بەیەکەوە بۆ دوێنی و بۆ ئیمڕۆ چوین بەیەکەوە هەردووکمان ڕامان کرد لە دەستنیشتیمان ئەرێ قاچاقچێک نییە بە پاسپۆرتێکی ساختان نیشتیمان ببات بۆ هەندەران ئەمە هی کام شاعیرە ئەم پارچەوەنداوی کام شاعیرە گۆران عەبدوڵڵا کەشێو ئەحمەد هەردی نەخێر نالی جەمال خەمبار ئەچمە شوێنی کاگمیران کە بەجێ هێشتین بەداخەوە حەز ناکەم شوێنەکەشی بگرم بەڵام بەختیار عەلی نەخێر گۆران نەخێر دی نووسەرەکان بڵێن شاعیرەکان بڵێن قانع بێکەس دەی شاعری کە بڵێن شێرکۆ بێکەس نووسەری کە بڵێن مەولەوی
کامرا مکتی نەخێر هەژار نەخێر بەداخەوە لەتیف هەڵمەت لەتیف هەڵمەت بوو لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە هیوای تەمەندرێژی بۆ خوازین ئەچینە لای پرسیارێکی تر کۆنترین یاریگا لە کام وڵاتە ئەڵمانیا نەخێر بەرازیل نەخێر ئیسپانیا ئەمریکا ئینگلتەرا من هەتا وەڵامێکی ڕاست نەڵێن هیچ ناڵم یۆنان یۆنان زۆر ڕاستە دەستەکانە خۆش چۆن بوو سەرەکی یۆنان بە مێشکمان هاو بە مێشک تا هاو دەستخۆشی لە مێشک دەکەم زۆر سپاس. دەستەکانە خۆش بێ 25 دلار لە کاگۆڤان سن بەڵام بەداخەوە کە ئەمانی کەی لێنین و 75 دلاری کە ببی وەنیە بەداخەوە ئەچینە لای پرسیارێکی تر ئەلبومی دەریاهی کام گۆرانی بێژی ناسراوی کووردە ئەلبومی گۆرانی دەریا هی کام کەمان گۆرانی محەممەد؟ بێژی نەخێر ئەژدەر وەهبی خێر گۆرانی بێژەکان بڵێن عیبە دەی زۆرمان گۆرانی بێژ هەیە ڕێز و خۆشەویستیمان بۆ زەکەریا؟ هەریان نەخێر زیاد ئەسعەد ڕۆژکەریم کات ئاگاتان لێی بێ بۆ واتان لێ هاو بوون بە چای منەوە خوا چایشم پیس نییە نەڵێن بۆ بە چایەوە شایەتیشم هەیە پێتان بڵێم عتا سالار میکایل نەخێر بۆچی بەس گۆرانی بێژی باشووری کوردستانە ناسن جوان حاجۆ ناناسن کە لە ساڵی 2023 ئەو گۆرانیەی ئەم ئەلبومەی دەرکرد بەداخەوە ئەچینە لای پرسیارێکی تر و کۆتا پرسیارە کە لە بەرنامەی چ پرسیارە هیچ پرسیارێک نەماوە بۆ ئێوەی خۆشەویست ڕووباری سین لە کام وڵاتە ڕووباری سین لە کام وڵات فەڕەنسا فەڕەنسا زۆر ڕاستە بۆ سەمەیڵێ کە کاگۆڤان وتی 25 دۆلاری جەنابەت هاتە لای کاگۆڤان دەستەکانە خۆش بێ و زۆر ڕاست بۆم پرسیارە لە فەڕەنسا بوو تا ئێستا ئێمە بەرنامەکەمان پێشکەش کرد و هیچ شتێکی کەمان نەماوە ئەچینە لای سۆلین خان سۆلین تۆ پێم بڵێ سۆلین قەینا کە سۆلیڤان خان دو کۆمنتی تۆ چییە؟ دەستخۆشی بەرنمەکەتان لێکم بەرنمەیەکی سەرکەوتووە بەرنامەکەمان بەیەوە سەرکەوتۆ سۆلیڤانگیان چەنە وەرگرتوە؟ نازانم ئەگام لێ نییە من لە ڕوو نایە پێ بڵە 25 زۆر باشە بەشی ناخواردنێکی ئەم ئێوارەیەتەکە کێشە نییە مهمەوە بەشدار بووم گرنگ نییە دەستخۆشی بەرنامەکەتان مهمەوەیە لێکم. تا ئاخیر ماوێتەوە بەڵێ. 25 دلار وەرگرتۆی ترسیتەیە دەستان خۆش بێت زۆر باشە سپاس. دەستەکانە خۆش بێ زۆر بەخێر بێ زۆر سپاس. دەستەکانە خۆش بێ بەڵام مەڕۆ بە یەکەوە کۆتایی بە بەرنامەی چ زۆر پرسیارێنین سپاس. دەستەکانە خۆش بێ و ئەچینە لای کاگۆڤانی بەڕێز تۆ هەستەکەی چەند بەدەستێناوە بۆ مای قسەکەی وەڵا نازان نازانی نەوە بوویتە خاوەنی 175 دلار زۆر باشەکە گۆڤان دەستەکانە خۆش بێ و بەرنامەی چ پرسیار پێویستی بە زانیاریەکی باش هەیە پێویستی بە بەشداربووی زیرەک هەیە بە دڵنیاییەوە هەمووتان زیرەکن بەڵام لە قۆناغی سێمان تۆزێک کەزەکن بۆچی وەڵی اختیاریتیان نییە دەستەکانە خۆش بێ و گرنگەکە لەوەیە کە اختیاریتیانە بێ و زۆر بە باشی بیزانی باشە زۆر باشە دوا کۆمنتی تۆ چییە؟ وەڵی دەستخۆشیتان لێکم هیوادارم بەردەوام بن و زانیاری باشی شێن بە خەڵک زۆر سپاس ئێمەش لە بەرنامەی چل پرسیارەوە دەستخۆشی لە توی بەڕێزەکەین و پیرۆزبایی و لەکەین کە بوویتە خاوەنی 175 دلار چی لەکەین 175 وەڵی تر شتێکە لێک پرۆژەت هەیە بووی نەوەڵ جا بڵێ نە زۆر نییە تا پرۆژەمە
زۆر باشە دەستەکان خۆش بێ و زۆر زۆر بەخێر بێ تۆش بمێنەرەوە لام کۆتایی بە بەرنامەی چل پرسیارێنین ئەزان هاتینا کۆتایی بەرنامەی چل پرسیار تا یەکشەمەیەکی تر بەخواتانە سپێرم بەڵام یەک SMS بنێرە بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕکتلی کۆم وەکو ئەم بەشداربوانە لەگەڵمان بی چاوەڕێتانەکەم خواتان